دوای بە ئەلکترۆنیکردنی سیستەمی گومرگی خاڵی سنووری پەروێزخان ڕێژەی داهاتی گومرگی لەو خاڵە سنووریە ڕووی لە هەڵکشان کردووە بەوتەی بەڕێوەبەری گومرگی گەرمیانیش بەراوردی ڕێژەی بەدەستهێنانی داهاتی گومرگیمان کردووە لە پێش دامەزراندن و دوای دامەزراندنی سیستەمەکە بۆمان دەرکەوتووە ئەو داهاتەی ئێستا بەدەستمان دەگات نزیکەی 15% زیاترە لەو داهاتەی کە پێش وەگەڕخستنی سیستەمەکە بەدەستمان دەگەیشت. ئێمە بەپێ و ئامارانی کە هەمانە لە ماوەی یەک مانگا کە بە فعلی کاری کردووە جیاوازێکی زۆری هەبووە لە ڕووی داهاتەوە و داهاتی بۆ نمونە مانگی 5 کە سیستەمەکەی تیاکراوە تاوەکو ئێستاکە لە ماوەی ئەو مانگەیە زیاد لە 370 میلیۆن جیاوازی هەبووە لە ماوەی یەک مانگی ڕەبەقە ئەمەش ئەوە ئەگەڕێتەوە کە سیستەمەکە کارێکی زۆر ئەکتیڤانە ئەکا لە ڕووی جموجوڵی بازرگانیەوە. جگەلەوەی حکوومەت لەم ڕێگەیەوە داهاتی زیاد دەکات. شۆفێران و بازرگارانیش شێوازی بەڕێکردنی مامەڵەی گومرگی و بازرگانیان ئاسانتر بووە و لە ماوەی کەمتر لە 30 خولەکیش مامەڵەکانیان بەڕێ دەخرێت. چ شتێکی باشە مەسەلەن ڕێنە ناو ئێرانەوە تێنەی دیمە جاڕایە سیارەمان لەو دیمە ئەگیرێت مەسەلەن سیستەم یەکسەر تەلێفۆنەکەن کاکە فڵان سیارە نییە مەسەلەن پێڵێن سیارەکەمان لەو دیمەوە ئێران گرێتی ماوەتەوە ینی بۆ زۆر شتمان سراحەت ینی بۆ نیەت پاکی سایەقەکان ئیشی ئێمەی بە خێرا کردووە حەز زۆر بە ئاسانی لە پێشە ئێمە هەموو شتەکان تەواکەن لە ئەخیرە پارەکەدان پارەکەی 2 دقەنا بە پارەکەی وەسڵەکەمان دەرەچێت یعنی گومرگی ئێستا هەم نەکردو گومرگ زۆر بە چۆڵیە بەڵێ ئەو سیستەمە بۆتە هۆی ئەوەی ئەمە جاران جاریوا بوو ئێواران تۆزێک درەنگ باتێنە ئەم دیمۆ بارەکە ئەماوە بۆ ڕۆژی داهاتوو گەرە بەهاتینەوە دیسان و ڕۆژێتر بۆ لای بارەکە و ئەزیێت و مێنێت ئێستا ئەو سیستەمە زۆر باشە هێشتا یەک بار لە مەرزەکە نامێنێتەوە لە گومرگەکە هەموو بارەکان ڕۆژانە ئەخرێتە ڕێوە 24 ساعت لێرە ئیشەکەن. با ئەلکترۆنیکردنی خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستان یەکێکە لە پلانەکانی حکوومەت بۆ زیادکردنی داهات و خودی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان قوبات تاڵەبانی سەرپەرشتی دەکات تاکو ئێستاش 3 خاڵی سنووری نێودەوڵەتی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران کاری گومرگیان کراوە با ئەلکترۆنی و زانیارەکانی بەڕێبەراتی گشتی گومرگی هەرێمیش باس لەوە دەکات بەهۆی ئەو سیستەمەوە داهات لە خاڵە سنووریەکان بە ڕێژەی 20% زیادی کردووە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، پەروێزخان.